زەهرا تەمەنی 50 ساڵە و زیاتر لە 1 ساڵە لەگەڵ دەستپێکردنی شەڕی داعش لەگەڵ خێزانەکەی ئاوارە بووە. ئەو شەپۆلە گەرمایش کە ڕووی کردوتە باشووری کوردستان خەریکە هەموو شتێک لە بیری ئەو دەباتەوە. ئافنینە ئاوێ ملێخ و کشینن ئەم عەرەبات کشینن و خودێ گەرمەختە مرن جانا 5 ساعت 6 ساعتە قەوەت نایە قەوەت قوتکەمە زارۆکەی مەختەمش گەرما مرن. گەزارۆکەی مەحمەد نیڤرۆ دیم ڕاست نیڤرۆدا قەوەتی قوتبێ وەلەم دەرت کەڤش دەربە متپەرتن گەلێکی گەرمە تزانی خودێ وەکیلە یعنی هەتا ساعت بعد لێمێ چەندی شێوێ نایەتە دێ کەهرەب نەهی شێوێ کەهرەب نایە. گەرما بێبەزەیانە و بەبێ جیاوازی تەمەن و ڕەگەز مامەڵە دەکات، بەڵام منداڵەکان کەمتر بەرگەی ئەو پاڵە پەستۆیە دەگرن. ئەڕۆن بۆ ئاو وەڵای زۆر گەرما وەڵای ئەو مناڵانە نەخۆشن وەڵای زۆر گەرمە لێرە و حەزەکەن بڵۆن بۆ شەنگال و وەڵای شەنگال ڕزگار ببێ وەڵای ئێمە زۆر لێرە بێتاقەت. ئاخری من ناتوان لێرە هیچ یاری نییە و نەئاو نییە و تەلاژە نییە و بەرپرسانی کەمپەکە باز لەوە دەکەن کە ئاویان بۆ کەمپەکە دابین کردووە، بەڵام بەهۆی ناڕێکی و نەبوونی سیستمێکی باشی دابەشکردنی ئاو کێشەی بێئاوی چارەسەر نەکراوە، بەتایبەت لە وەرزی گەرمادا کە زیاتر لە هەموو کات ئاو پێویستە بۆ ئاوارەکان. گرفتی ئاو ئەوەی گرفت لە سیستەمی دابشکردنی ئاوەکەی هەیە ئەگەرنا وەکو ئەو حسەی کە دابی نەکرێ بۆ کەمپی عربەت کە 540,000 لیتری لەلایەن یونیسف و دابی نەکرێ هەروەها بەخۆ دەستخۆشی و ینی کۆچ و کۆچبرانی بەخاش بڕی 200,000 لیتریان ئاو زیاد کردو کە ڕۆژانە بە شێوەی تەنکەرین دابی نەکرێ بۆ کەمپەکە. ڕێژەی ئاوەکە زۆرە بەڵام سیستەمی دابشکردنەکەی هەڵێ. 3300 خێزانی کوردی ئێزدی و شەبەک و تورکمان و عەرەب لە کەمپی ئاوارەکانی عربەت دەژین. ئەوان جگە لە ناهەمواریەکانی ژیان بەردەوام چاویشیان لە خێرخوازانە تاوەکو پێداویستیەکانی وەرزی گەرمایان بۆ دابین بکەن. لەگەڵ بەڕێکردنی ژیانی ئاوارەیدا ئاوارەکان داوا دەکەن پێداویستی سەرەتاییەکانیان لێ نەبڕێ وەک ئاو و خۆراک، بەڵام لەگەڵ ئەوەشدا وەک خۆیان دەڵێن خەمی گەورەیان ئەوەیە لەگەڵ ئەم شەپۆلی گەرمایە منداڵەکانیان نەخۆش نەکەون لە ژێر خێمەی ئاوارەیدا. لیزانەمین ڕوودا و کەمپی عربەت.